خاکی کوردستان پیرۆزە یان پیرۆز نییە؟ واستوت على الجودي لسر چیای جودی کوردستان نزیک بووە دیمە کوردستان خاکێکی پیرۆزە. ئەمە تازەترین بابەتی جێی مشت و مڕی زانایانی ئاینی کووردە لەم ڕۆژانەدا. بەڵێ کوردستان پیرۆز بە بەڵگەی قورئان خوای گەورە فەرمێ وتمان بە کەشتەکەی نوح لە خاکێکی موبارەکە بنیشێتەوە. بابەتەکە لێرەوە سەری هەڵدا کاتێک مامۆستا مورشید معشوق خەزنەوی کەسایەتی ئاینی و نیشتمانی کوردی ڕۆژاوای کوردستان لە کۆڕێکی کوردانی تاراوگا باسی کوردستانی کرد و وتی کوردستان دوای مەکە و قودس سێەم پیرۆزترین خاکی سەر زەویە و لە قورئاندا باسی کراوە. خدا کەشتیەکەی حەزرەتی نوحی لە چیای جوودی لەسەر خاکی کوردستان جێگیر کرد. کوردستان وەکو مەکە و قودس پیرۆزە. بۆچی ئێمە قودس بە پێش دەخەین و کوردستانی خۆمان دەخەینە پاش و بە پیرۆزی نازانی؟ نزیکی قورئان ببێ تێمەیزە بکە فەرقی من قودس و کوردستان نییە لەژبەر گوتە بهێشێ عەرەبتی نزیکی قورئان دەبێ تو قودس دەدێ پێش و تو کوردستانژی بێخۆتی. دوایەم گوتارەی مامۆستا مورشید معشوق خەزنەوی مەلا مەزهەر خۆراسانی ڕوونکردنەوەیکی بڵاو کردوتەوە وەڵامێکی توندی بۆ مامۆستا مورشید معشوق هەبوو. مەلا مەزهەر دەڵێت کوردستان خاکێکی پیرۆز نییە و تەنیا مەکە و قودس پیرۆزن. مامۆستا معشوق بوختانی بۆ قورئانی پیرۆز کردووە و ئەمەش تاوانێکی گەورەیە و دواتر فەرمودەیەکی پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت داناوە. ئەم قسانەی دکتۆر مەزهەر خۆراسانی لە کاتێکدایە مامۆستا مورشید کوردستانی بە قیبلە ناو نەهێناوە و تەنیا گوتوویەتی بەپێی ئایەتی قورئان ئەم خاکە پیرۆزە. قورئانە پیرۆز دەبێژیە واستوت على الجودي لسر چیای جودی کوردستان نزیک بووە دیمە کوردستان خاکێکی پیرۆزە. مەلا مەزهەر دەڵێت کوردستان قیبلەی موسڵمانان نییە. وشەی کوردستان زاراوەیەکی جوگرافی و سیاسی و نوێیە. هەر کەسێک بەدڵی خۆی تەفسیر بۆ قورئان بکات دەبێت جێگای خۆی لە جەهەنەم دیاری کات. لە دوای ئەم قسانەی مەلا مەزهەرەوە ماکوان کەریم هاتووەتە دەنگ و دەڵێت کوردستان پیرۆزە و لە قورئاندا باسی کراوە و تەنانەت ئاڵاکەشی پیرۆزە. هەر کەسێکیش دژایەتی ئەم ڕاستیە بکات ئەوە دیارە دژی کوردستان و جاش و خۆفرۆشە. خوای گەورە فەرمێ وتمان بە کەشتەکەی نوح لە خاکێکی موبارەکە بنیشێتەوە. بەڵێ ئەوەش بەسە بۆ ئێمە کە خاکی کوردستان. ئەو کوردستان عەلەمێکی پیرۆزە و عەلەمێکی جوانەوە بێویستیشە هەڵ بکرێ. ئەوە چاوی ئەوە دەرێ کە ئەڵێ هەچ کەسێ هەڵی کا گوناحبار و کافرە بێ بە هەر حسابی بۆکەنەوە گەمژەیە و جاهیلە. بەڵام عەلەمی کوردستان نەخشەی کوردستان نیشتیمانی خۆتی خۆشویست بە دڵنیاییەوە شتێکی پیرۆزەوە ئەبێ واش بێ ئەگەر نیشتیمانی خۆتی خۆش ناوێ وڵاتی خۆتی خۆش ناوێ و عەلەمی وڵاتی خۆتی خۆش ناوێ یەکەواتە جاش. ئێستا ئیتر دیسان بابەتی پیرۆزی کوردستان سەری هەڵداوەتەوە و هەر یەک لە مامۆستایان و خاوەن بۆچوونەکان بە شێوەیەک باسی دەکەن. بەڵام ئەوەی گرنگە هیچ کوردێکی ڕاستەقینە و نیشتمان پەروەر ناهێڵێتم کێشانە درێژەی هەبێت و ماڵ و خاک و وڵاتی خۆی لە هەموو شتێک زیاتر خۆش دەوێت.